زۆر دەستخۆشی لە ئێوەکەن ئەمە یادەوەریەکە ئەمێنێتەوە هەتا وەکو مێژوویەکە ئەمێنێتەوە بۆ هەمومان بۆ هەموو لایەکمان بەڕاستی ئەو خزمەتێکە لە بواری پەروەردەیە 45 ساڵی ڕێک من خزمەتێک لە 18 ساڵی من بووم بۆ مامۆستا هەتا کە خانەنشین بووم ئەو 2 ساڵی کۆتاییش لە مەکتەبی شەوام بووم زۆر بە دڵسۆزی دەرسەکانمەوەتەوە و کە ئەچووم چونکە دڵم پێ خۆر و وامەزان بەڕاستیەکە وامەزانی ئەچووم بۆ سەیران ئەمەنە دڵم بە بوارەکەی خۆم خۆش بوو و لەخوا بەزەوێ بە سەرکەوتی دوای 45 ساڵ خزمەت خانەنشین بووم و ئێستاش دەستخۆشی لێوەکەم کۆمەڵی مامۆستایان بەڕاستی دەستان دیارە و ئەم یادەوەریانە ئەمێنێتەوە بۆ مێژوو دەستی ئێوە خۆش بێ و کە ئێمە وەکو ڕێکخراوی مامۆستایانی پێشەنگ لەم سنوورەیە وەکو کۆمەڵی دادگەری هەستاین بە ئەنجامدانی ئەم چالاکیە پشتیوان بەخوا چالاکیەکەمان ئەنجامدا کە بریتی بوو لە ئامادەکردنی موسحەفێک و هەروەها ئیفتارێکمان کردەوە بۆ ئەو مامۆستا بەڕێزانی کە لە سنووری پەروەردەی چەمچەماڵە ڕۆژانێکی زۆر خزمەتیان کردووە لەم سنوورەیە کە ئێستاکە خانەنشین بوونە کە شەریحەیەکی زۆر پەراوێز خراون کە داوا لە حکوومەتەکەین لە بەرپرسانەکەین کە گرنگێکی زۆریان پێ بدات کە خزمەتێکی گەلێ گەوریان لەم سنوورەیە کردو و کەسێسە ئاوڕیان لێ ناداتەوە ئێمە بڕیارمانداکەوە ئەم ئیفتاریان بۆ بکەینەوە و هەروەها پاشان ڕێزلێنانێکیان بۆ ئامادە بکەین لەگەڵ موسحەفێکا و هەروەها پاشان داشکانیشیان بۆ بکەین کە ئەوانە ئێستاکە زۆری نەخۆشییان هەیە هەندێک نەخۆشی مزمینیان هەیە ئێمە داشکانیان بۆیان کردووە لە نەخۆشخانەی بەخشین سنووری چەمچەماڵا بوو بێت یاخود لە کەرکووک یاخود لە سلێمانی داشکانێکی باشمان بۆیان کردو و هیوادارین پێویستیان پێ نەبێ ئێمە ئەومان لە توانایە بووە کە کردومانەوە و داواکاری نەخوای گەورە لێمان وەربگرێت ئینشاءالله